وەختتان وەخێرن ساق و سەلامەتوان بۆ ئومیدوارم کە کانەکشنە مۆبایلەکە ئیجازە بدات کە ئێمە و دیبەیتمانە بوێت. لە ئۆکتۆبر ڕووسیە تا ئۆکتۆبر کۆتایی فلستین و کوردەوار دوو پێرسۆناژە شەڕە خەڵک، یەکێک نەفرەت لێکریاو و گەنج و بەهیوا، یەکێک پیر و ئارام و بێ هیوا. من گەرەکمە سەرڕای تەمامە پرۆپاگاندایە کە خەریکە ئەکرێت بێژم کە ئۆکتۆبر کۆتایی و ئۆکتۆبر دوایین چۆن ئۆکتۆبرێکە. ئێمە لە ڕێگەی میدیاکانە جیهان و لە ڕێگەی ئەقڵە سەلیمە خەڵک و لە ڕێگەی دەربڕینەکانە ناوە خیابان و شەقام و شەونشینی و سۆشیال میدیاوە کە لەگەڵ دشکردەوەی ئیسرائیلە ڕوبەڕوو ئەوین و ئەگەر کەسێک ئەم پرسیارە بەرزۆ بکاتۆ لە میزانە دەڕەندەییە ئیسرائیل لە شەلم کوێرم ناپارێزم، وەڵام ئەوڵێک کە هەر میدیایەکی جەهانی، هەر کار بەدەستێک، هەر ڕەهبەرێکی هەر وڵاتێک ئەیداتۆ گویا ئەمەسەکە مەگەر حەماس نەی ئەزانی ئەگەر پەلامارە وا بدات ئیسرائیل وا ئەکات. ئەگەر حەماس ئەیزانی کە ئیسرائیل وا ئەکات، ئیتر حەماس بۆ وای کرد. ئاگام لێبوو لە شەبەکەهای ئیجتماعی بەتایبەتی لەوانەی کە لە ئیقلیمە کوردستانە ئەژین، ئەلبەتە بە تعبیرە ئێمە کوردەوارە داگیرکریا گەلای عێراق، معمولاً قسەیان ئەوە بوو کە قڕ بەسەریان هەر ماڵە خەڵک وێرانە بێت. سوال گەورەوە پرسیارە گەورە ئەمەسە کە ئەگەر ئێمەمانان ورد و درسمان ئەمە ئەزانین کە ئەگەر بەرامبەر بە دەوڵەتە ئیسرائیل کارێ بکەین، دەوڵەتە ئیسرائیل دشکردنەوەیەکی بێسنوور لە تووڕەییا بنیاد ئەنێت، ئەی ئەگەر دەوڵەتە ئیسرائیل و هەر دەوڵەتێکی تر هەر سنوورێک ببەزێنێت، دەبێت چاوەڕوانە چ دشکردەوەیەک بێت. باشە ئێمەی مردم ئەزانین ئەگەر پەلامارە ئیسرائیل بدرێ، ئیسرائیل بە ئاخرین تەوانە خۆی لە تۆ ئەدات. ئەی ئەگەر ئیسرائیل تەجاوز بکات، تەعەدا بکات، ژیانە من لە من بچووکە و بکاتۆ، مێژووی من لە من بسێنێتۆ، شوناسە من لە من بسێنێتۆ، ئێشێ تەوەقعە چی بکات؟ ئەی ئەگەر دەوڵەتە ئێرانی لە قەبارەی ئیدعایی دەوڵەتان نییە، تەمامیەتە مالکیەت لە من ئەسێنێتۆ، تەمامیەتە شخصیەتە من گەرەکێ بگۆڕێت بە ڕەوایەتە دەوڵەتی خۆی، دەست ئەواتە ناوە ماڵ و مناڵە من، دەست ئەواتە ناوە ئاو و خاکە من، دەبێت تەوەقعە چه دشکردەوەیەک بکات؟ تەبیعەتەن لەگرا دەوڵەتە ئێرانی تەوەقعە هیچ دشکردەوەیەک ناکات، کەس مەجالە دشکردەوەی بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی نییە و پێی نادەن. بۆیە ئەوانەی کە ناویان ئۆپۆزیسیۆنە، ناویان حیزبە، ناویان ئەوانەی بەرامبەر بە دەوڵەتە ئێرانیە، دەوڵەتە عێراقیە، قسەیان ئەمەسە کە هەر
دشکردەوەیەک بەرامبەر بە کردەوەکانە دەوڵەتە ئێران و عێراق و حکوومەتە هەرێم و دەوڵەتە تورکیە دەریافتێکی سەنگین جواب و وەڵامێکی سەنگین دەریافتەکە. سەمەرەی ئەمە ئەبێ بەچی؟ ئەی ئەو ئەحرونگەلە ئەو کەرەستەگەلە کە ئێمە ئەتوانین حاکمیەت بترسێنین لە کردەوەیەک ئەیکات چین. ئمڕۆ وا مامۆستایان لە حکوومەتە هەرێمە کوردستانە وانە ناوە بایکۆتە. چەنێ حکوومەتە هەرێمە کوردستان و چەنێ بەغای ترساندەگە، چەنێ ئەیان ترسێنێ. ئەگەر تۆ قوتە مردمێ بەبارم تە بگری، من ناڕۆمە سەرە ئازادیە ئینسان، ناڕۆمە سەرە سەرنەوەشت، ناچمە سەرە دیگنیتی وە کەرامەت، ناچمە سەرە فرشتێک. ئەوەی کە هەر داگیرکەرێک بەرامبەر بە مردمە داگیرکراوی ئەیکات نانێ پێدا. ئەگەر قوتەکەی بگری چاوەڕوانە چه دشکردەوەیەک ئەەکەی؟ تەبیعەتەن زاهرەن هیچ دشکردەوەیەک، هیچ. ئەمە دەرەنجامە چیت هێت؟ ئەمە دەرەنجامە ئەم یاسای بێژریاگەت هێت کە ئێمە هەر جارێک لە حاکمیەت ئەدەین ئەوە حاکمیەت خۆی داگە بە عەرزە، و جارێکی تر بەهێزتر بەدەسەڵاتتر دڕندەتر هەڵ ئەسێتەوە و دەست ئەوەشێنی. هەر بووگە هەتا بووگە لەم تاریخ مۆدەرنە وایان وتگە و ئەم خەڵکە وای کردگە. ئەم خەڵکە چووگیە داگیە لە حاکمیەتێ تایە جێگەیە چووگە پاشەکشەی کردگە هاتگەسە دواوە تا دووبارە بڕواتەوە سەر لە نوێ دوای ساڵ گەلێکی تر بێتۆ لەو بگا بەو جێگەیە کە ئەو جارە ڕۆیشت بوو. ئەمە فەرقە ئۆکتۆبر پایان چ بوو و فەرقە ئۆکتۆبر پایان وا لەکوێ؟ بزانن ئێوە ئەگەر گەرەکتان بێت فیلمێک دروستکەن سەبارەت بە شەڕە ئیسرائیل و فلستین، ناتوانن هەر بە کۆمەڵ سپای جەنگ نیشان بدەن ئەم تۆپ ئەهاوێت ئەو خەڵق ئەتەقێنێتەوە. دەبێ فۆکۆس بکەی لەسەر چیرۆکە سەربازێکی ئیسرائیلی کە قارەمانێکە، یا فۆکۆس بکەیتە سەر کەنیشکێکی فلستینی کە قارەمانێکە. وەختی فۆکۆس ئەەکەیتە سەر یەک نەفەر، ئەو جار ئەم ئینسانە جەمبەهای جۆرا و جۆری هەست. تۆ وەختێ لە دوورۆ ئەم شەڕە ئەبینی، ئەم شەڕە یەک تەعەیونی هەست. ئەم شەڕە زاهرەن ئاگرە و تەبادلە ئاگرە و ئاگر تێت و ئەچێت. ئەما ئینسان گەلێکە و دەرگیرە ئەم ئاگرنە سەرڕای سەرکەوتن و شکاندن کە ئێمە گەرەکمانە هەموو شتێکی تریان سڕکەین، عاتفەیشیان هەست. ئەم عاتفە پێکەنین و فرمێسک و ڕقیشی واتیە. ئەوەی کەو ئینسانانە ئەواتە مەقتەعێک وا لە بەرامبەر یەکتریا ئەوێسن. ئەو جار تۆ ئەگەر کەنیشکێکی فلستینی بکەیتە قەهرەمانە فیلمەکەت یازت دە قەهرەمانە فیلمەکەت، مەجبوری جەنبەهای ڕۆحی ڕەوانی ئەم ئینسانە نیشان بدەی، محیتە ژیانی شان بدەی،
ئێستا ڕابردوو و داهاتوو و تارماییەک لە داهاتووی نیشان بدەی، ترسەکانی خەوفەکانی غەمەکانی شادیەکانی دڵخۆشیەکانی نیشان بدەی، تا ئەیگەیەنی بە مەقتەعێک یا دەست بەرزەکاتەوە و تەسلیمەوێت، یان ئەمرێت، یان دەست ئەدا لە ئەسلحە و ئەوێسیت. لەگەڵ لەم دوو پەرسۆناژە کە من ئیشارەم پێکردگە لە گوزارشدان تەکتەکە ئینسانەکان ئەم سەرزەمینە هیچ قەڵەم وەدەسێک، هیچ تەلەڤیزیۆنێک، هیچ دەرهێنەرێک، هیچ فیلمێک لە هیچ مردمێکی واقعی ناگرێت. من سەرەتا لە تەحلیل ئەم اتفاقاتانە وام وت کە ئەمە ئۆکتۆبرە کۆتاییە و وام وت کە هەدەف لە عملیاتێکی تەرۆریستی نەسەرکەوتنە نەژێرکەوتنە، بەڵکو وروژاندنەوەی سلسلەیەک لە دشکردەوەی یەک لە دوای یەکە. و خەڵکە فلستین لەمە سەرکەوت لەبەر ئەوەی دەست بەجێ ئیسرائیل هەمان دشکردەوەی نیشاندا کە ئەمانە گەرەکیان بوو. ئێستا داستانەکە ئەمەسە. ئیسرائیل و تەمامە دەوڵەتەکان و نظام سوڵتە بە حەقە خۆیان ئەزانن کە بڕۆن و خەڵکە فلستین تەمدیحکەن بە ناوەوەی کە گەرەکمانە چەک لە دەسە حەماس دەربێرین. و شەڕێکی درێژخایان دروزەکەین ئەوەی کە ئەمانە ناتوانن دەری بێرن، ئەمانە ئەتوانن قەزە بە بۆمب تەختکەن، ئەمانە ئەتوانن تانکیش بوونە ناو بڕۆنە ناو شەڕە دەستە و یەخەکەن، لەوانەیە بتوانن دوای ساڵێکیش بە وێرانیە مطلق ملیۆنی لە قەزە بکوژن و بێژن گرتمان، ئەما یەکچت ناتوانن بکوژن. ئەوەی کە وا لە قەزە کڵەشینکۆف نییە، ئەوەی وا لە قەزە قەستە، قەستە ئینسانگەلێکە وان نەیان گەرەکە ئیسرائیل بیان سڕێت و قەستە ئینسانگەلێکە وان نەیان گەرەکە سوڵتەی ئیسرائیل تەبیعی جلوە بدەن، نەیان گەرەکە قەستیان کردگە و ناچنە ژێرە باری. ئەمە بە هیچ فیشەکێ لەو مێشکە ناڕواتە دەرەوە. جا ئێستاگەر تۆ بڕۆیتە بەشە ئەواتف، تۆ حتا لە خەڵکە قەزە ئەدەی و ئەیان کوژیت، کینە هەڵەسێنی، فرمێسک دێتە خوار، تۆ حتا ئەدەی لێیان ئەیان کوژی و دەموچاوت دنیات ئەوەسیت و ئێژی حەقیانە با بمرن. ئەو تەنیاتر لە خۆی لەم دنیا حەس ناکە، وا دنیا گەماڕووی داگە و ئەوە سەربازە ڕێگەی حەقیقەت. ئەمانە گشتی شەیاتینن، بۆ خۆی ڕساڵەت تعریفەکاتەوە چون تۆ گەمارۆت داگە. ئەو ئەترسێت، ئەو ئێشی پێئەگات، ئەو خۆشەویستی لە دەست ئەدات، ئەو براوی پەککەوتەی ئەنێژێت، ئەو لەسەر دەس و لاق و پێست و دەموچاو خۆی ناوە خۆی ئەنووسێت تا ئۆرگانەکانە بەدەنە تیکە تیکە بووی گزارش بدەن کە ئۆرگانە کێن، هەنە کامەلەشن. تۆ ئەم قەستە بە هیچێ ناتوانی بۆیتە دواوە، بە هیچێ. بۆ ئەوەڵین بار لە مێژوو خەڵک فێر بووگە
کە دەوڵەتی دا بە عەرزە چاوەڕوان نەکا هەستێتەوە زۆردارتر لە ئەو بدات لێی بداوە بیتۆپێنێت، کە دای بە عەرزە سواری بێوە بیتۆپێنێت. بیر لەوە نەکاتەوە کە ڕوویە دەرەوە ئەم دای لەدانێ لە ئەو کوشتی ئەو تێ چوار لەمان ئەکوژێ، ئەم ئەڕوا ئەوەنە لە ئەو ئەکوژێ کە ئەو نەتوانێ هەڵسێتەوە بێ چوار بکوژێت. ئەمە ئەو کارەسەوە حاکمێت کایتر حاکمێت ژێگە دانەیەکم لێ بکوژی ئەوەنەتە لێ کوژم ئەوەنەتە لێ کوژم تا بن بەڕەبیت. خەڵکیشی ئەوەنە لە تۆ بکوژێ ئەوەنە لە تۆ بکوژێ ئەوەنە لە تۆ بکوژێ تا تۆ بن بەڕەبی. ئەمە ئەو کارە بوایمە لە ئینقلاب دەست نامەر یا بە دەوڵەتە ئێرانی کردمان. ئەو گەرەکی بوو خەڵک بێرێت، خەڵک با لە دوو مەئمورە ئەو چواردانە پایگا ئاگر بات، ئەم وەکو هەیولا هەستێتەوە زلتر و قودرەتمەندتر قەبکا بەسەر ئەو خەڵکە. عملیاتە تەرۆریستی بۆ ئەوە سەد تەب لە تۆ بشێوێنیت. بۆیە تۆ وەختی گوزارەشە شەڕ ئەدەی ناوێ بێ دەرمۆردە سەنگەر و چەک و چۆڵ و تۆپ و تانک و تعدادە فەرماندەکان و تعدادە سپاهیان فقط قسە بکەی. تۆ ئیشی بێی دەرمۆرد سەربازگەری قسە بکەی کە لە لەحزەی ئیعلام شەڕە ئەترسن. دڵڕاوکەیانە نیوان ئیسحالەگرن زەکیان نەچێت. تۆ ئیشەبێی دەربارەی کەسی قسە بکەی کە خانەوادەکەی حازر نییە بڕوا بۆ شەڕ و وە زۆر ئەیوان بۆ شەڕ. تۆ ئیشەبێی دەرمۆردە فەرماندەیە قسە بکەی کە دوێشەوە مناڵەکەی کوژیاگە. ئەمانە گشتی ئینسانن وانە پشتە ئەمەی کە تۆ پێیژی شەڕ. تا تۆ دەرکێکی دروسترت لەم شەڕە بوێت، تا تۆ بفەهمی لەگەڵ کیا خەریکی شەڕەکەی. ئەگەر جەهانێک تا بە ئیمڕۆ خۆی بەوە گرت بوو کە حاکمیەت هەر جۆرێ ڕەفتار ئەکات کەس ناتوانێ بەری پێ بگرێت، ئەگەر یەک زەمانێک بە ئیشتباه ئادرسیان ئەدا ئەیان و دماف مرۆڤ و کۆمەلگای نێودەوڵەتی و سازەمانە دووەلە عەلەیه بەشەریەت بەرئەگرێت بە جینۆسایت و بەرئەگرێت بە دڕی حاکمیەت و لە دەموچاوە فلستینە دەرکەوت، ئەمانە گەشتیان هاوکار یەکترین لە هێشتنەوەیە دەسەڵات دەوڵەت ملەتی و نزام سڵتە لەسەر ئەم دنیا. خەڵک خەریکە ئەوێنێت، خەڵک ئەم دەحفە خەریکە ئەوێنێت. مردمێ بەناوە مردمە فلستین هەنەڵە ئیسرائیلی دڕیگە ناڕواتە دواوە، نایەڵێ هەڵسێت و مەهیبتر دەست بۆشێنێ. ئیسرائیل حتا وەکو کەر دەست ئەوەشێنیت، ڕق ئەو مردمە ئەستورتر ئەستورتر ئەستورترەکە مسمەمتریەکە نەک ئەوان هەرچی ئیدامەی پێئەدات. ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک لەسەر ئەم گۆی زەمینە، خەڵکە تەنیا، خەڵکە بێناو نیشان کریاک، خەڵکە لە دنیاوی مەسرەفا غەرق بووک، خەڵکە هەر ڕۆی و پێنەگەیی و خەڵکە ئارزووکانە ون، خەڵکە گتۆکان، خەڵکە پێپەتیەکان، خەڵکە بێتامەزرۆی ژیان، خەڵکە بێکەس و کار، خەڵکێ وا تەواوی گیانی ئازارە و نازانێ چیزی، خەڵکێ وا هیچ ئاڵتەرناتیڤێک ناوێنێت. ناگەهان تەسویرە فلستین هەڵی هەسێنێت. تەسویرە فلستین لە کتمانە جەهانیە سیستەمەتیکە نظامە سڵتە ڕقە تەکتەکە ئینسانەکانە ئەم گۆی زەمینە هەڵەسێنێت.
وأما دقيقا نتيجة كاريك بو كفلسطينية كان كرديان وتم جهان باڵا کورتەکانە یەهودی ئوستاد خۆ بە قوربانی کرد یەهودی ئوستاد قوربانی بازی ئەم جارە غەڵەتی کرد اشتبای کرد نەیتوانی تەسویر مەزڵومیەت لە خۆی ئێرابە لە کاتێکا ئەگەر ڕەهبەر دروستی تیا بوایە یەکەم واکنشی ئەوە بوو هەر لەسەر ئەم قوربانی بوونە بڕوات تا ئەم دۆڕانە گەورە لە خۆیە ئاقڵانە حەلیکات تا بەرەو قیامە جەهانی نەیوات یعنی چی بکردایە یعنی بەجێ ئەوەی کە پەلامارە غەزەی بدایە ئەیتوانی غەزە محاسرەکە ئەیتوانی یەک و دوو دانە بنکەی حەماس بکوتێ بەڵام هەڵگەڕێتۆ لەسەر ئەوانەی وا گیریابن و بریابن و هەستە بە ناومیدی و هەستە بە نەبوون ئەمنیەت ئەکەن لە خودە خەڵکە ئیسرائیل و نەهادەکان ئیسرائیل یارمەتی گرتایە تا تەرمیم ئێعتماد عمومی زامەکانە خەڵکی بکە وەختی تۆ غرور وجودت ئەگرێت و یەکێ دنەی قنە ئەدا ئەو جار ئەم جار وەکو گامێش مەشە هەڵە ئەگرێت سەر ئەنەی لەناوە داو 75 ساڵە فلستینی ئینکارەکەن مێژویان ئەدزن خاکیان ئەدزن شرافەتیان ئەدزن تەنگیانەکەن و بەرنامەیە یەک لە دوای یەکیان بۆ دائەنێن فلستینی لە بین چێ دەحفێ فڕیانە دەنە باوەشە عروبە دەحفێ فڕیانە دەنە باوەشە ئیسلامیزم بەڵام ئەوەی وارە ناو فلستینیا قەستە ملنەدان و تەسلیم نەبوونە بە تۆس حەجتر نییە تۆ بەم کارەیەکەیکەی فلسطين حيج متحد تراكي ما بقي مرددان تاريخ خلاص يعني تولخو تسوير الجن كوجياغ إسرائيلي لبرامبر هيكل هزارا بارچە كرياغ منالو بياغو جن فلسطينيا پنج قران ناجيد وكسليتي ناسينيد نێرەکەریە تۆ بەناوە دەوڵەت ملت وەنەبوون پاسۆخە ئەمەی کە ئەگەر تۆ پەتیارە و گەواد بی دەبێ چاوەڕوانە چبیت نەبوونە ئەم وەڵامە حەق بە مەردمت دنیا ئەدات قیامکە ئەگەر ئێمە گشتمان ئەزانین پەلامارە قنە تۆ بدەین تۆ وا ئەکەی ئەی تۆ چی ئەزانید ئەگەر دەست بۆ ئێمە بووەی چی بەسەرت تێ هیچ مجمع سازمان الملل المتحدة هنا أخوة الدول منطقة هنا أخوة ميدياس هنا أخوة تلفزيون هنا أخوة قوانين بين المللية هنا أخوة قواباوك 9 مليار إنسان تن ببارم تقر كلام قوي زمينه انقلاب لحظية تاريخية كوا إنسان تمام تسليم بون وطاعت كردنه بميرات بيجيجي لبيخوي دا أكنيت هست بسوكي أكاد هست بآزادي أكاد هما لسرزمين كردوارا على رقم أويك إما وكو دو برسوناج لدنياي دولة ملتيا چوك من دانا داغا هشتا تصوير فلسطين زقتر و آشكارتره تصوير إما مخدوشتر و ليلتره لإما بيريكي تسليم بوجي آرام بقدر درخا ولكاتك وانيه
ئەوە هەفتە هەژدە ڕۆژە بەسەر تەهدیدە ئیسرائیل بۆ حەملەی زەمینی بە قەزە تێپەڕی و ئیسرائیل حەملەی زەمینی نەکرد. ئیسرائیل لەسەر مشار دانیشتگەوە کەم تەمامە تەلاشیان ئەمەسە مردمە فلستین نقمکەن و بێژن ئەمە کارە دەوڵەتە ئێرانە. دەوڵەتە یەهودیە ئێران کۆرپۆرێشنە ماسکە دەوڵەتیە ئێران بە فریادە نظامە سوڵتەی جەهانی ئێشێبێت تا خەڵکە فلستین غەیب بکەی، تا ئیماژ و پەرسۆناژە خەڵکە فلستین خۆ نەنوێنێت. هێزە پرۆکسیەکانە جمهوریە ئیسلامی، هێزە پرۆکسی یعنی نیرویەک کە ئیرادەی سیاسی و بەرژەوەندیە ئەو نیرووە کە ئەمی کردە بە پرۆکسی دەرەخا. جدەن خەڵکە فلستین خەریکن سیاسەتەکانە قنە عەلیە خامنەئی ئەوەنە ڕێوە لەبەرەوەی شیعەی گەوادە ئێرانی پاڵباتە و بیخوا. جدە ژن و مناڵ و پیر و جوان ماڵ و مەسکەن وێران کریاگە بێمێژ و کریاگە مێژ و سڕیاگە لە تەمامە دنیا جوولەکە بۆ کۆش دریاگە ئەسەر زەمینیان خەریکن سیاسەتە عەلیە خامنەئی گەواد ئەوەنە بەرە و دەوڵەتە نەبووگە دەستکردە یەهودە جیهانیە ئێرانی. جدە یعنی ئیستا کامە ئەدەبیاتە شیعەیە دەوڵەتە گەوادە ئێرانیە یەهودی خەریکە خەڵکە فلستین تەکانەدا. کێ گەلێکی ئەمە منحەرفکا بیکاتە ئەوە هێزب دەوڵەتە؟ جدەن ئێوە هێزە مەردم نییە. بۆ گەرەکتانە بیشارنەوە بێژن ئەمە هێزە مەردم نییە. بۆ وەکو ئیستیدلالەکانی سەرەتاوە مردم پەلامارە حاکمیت با حاکمیت تانک و تۆپی هێز و هەواپەیما هێزەمان دڕێنێ. ئەی ئەگەر حاکمیت پەلامارە ئێمە با ئێمە ئێشێ چی بکەین و حاکمیت چی بکەین و حاکمیت کیوت کێسێشی قنکەیت و بۆ حاکمیت؟ کامە گەواد لەم گۆی زەمینە حکمی بە ئێوە داگە بێسن حاکمیت سوارە قنتان بوێت؟ کێ؟ جان لاک باوکن لیبرالیزم ئێژێ حاکمیەتە پەتیارە کە تەنفیزە مەسئولیەتی پێکریاگەوە لە مەسئولیەتە خۆی دەرەچێت. تەکلیفە لەسەر شانە مردم نەک حەق، تەکلیفە لەسەر شانیان کە قیام کەن. مامۆستایانە ئەقلیمە کوردستان شەکەت نەون لە عنتەریاتە ناوە خیابان. دەیس حاکمیت بەلایەوە مهمە تۆمان ئەگری یامان ناگری، ئەڕۆیتە مەدرسە یا ناڕۆیتە مەدرسە. مەگەر هەرم قوانینە نیۆلیبرالیە نییە کە بە تۆ ئیجازە نادات تو کارت دائمیە بە مەزایا بگری، بەڵکو بازارە ئازادە و تۆ ئیشێ لە ڕقابەت و ڕکەبەرایەتی ئەویتر بۆ داوا ئەکەی مەعاش خۆرت دائمیت کەن و تەقاعدە پێبەن. مەر تۆ حەز ناکەی بەم بازارە. ئێستا حاکمیەتە دەوڵەتە عێراقی و حکوومەتە ئیقلیم کە پەتیارە بووگە و تەجاوز ئەکا بە ڕۆحە تەکتەکە ئێوە. ئیشی منتەزرە چه عقوبەیەک بێت؟ بایکۆت بەبای خیاڵی شیاتێت تەڕەلی و لە حکوومەت شەقی قابیلە بوو بە کار. جدەن خەمزەکارەکانە ناوە خیابانەکانە ئێران وە شکلات وە دەسە یەکتریدان و دەرزم مەمەک دەرەخستن عەلیە خامنەیە کەفێ دەیستە نیوەی ئێران درزی مەمکی خسکەسە دەرۆ زڵفەکانی شۆڕ ئەکا و ناوکەشی واوە دەرۆ. چی و عەلی خامنەی کەوت ئەکەوێ؟ چۆن ئێوە گشتان پێتان وا و پازدار حەقی هەست خەڵکی بکوژێ؟ خەڵک حەقی نییە دەوڵەتە ئێرانی هەڵدڕێ. چۆنە؟ ئمڕۆ فلستین سابتی کرد حتا فلستین لە دەوڵەتە ئیسرائیل ئەدات و دەوڵەتە ئیسرائیل وەکو سەگەهار
بعنوان تمامیت هیکل نظام سلطەی جیهانی پەلامارە مەردمێکی قەستمەندی داگەوا ناوێت و کۆیلە، ناوێت و کۆیلە. بیان شکێنێت، ناشکێن، ڕۆژ لە دوای ڕۆژ ناشکێن، زیاترەکەن، حتا ئەوان نەشکێن چۆک نەدەن بۆیان. خەڵکی تر لەم دنیا متعەینەوێ. ئەمە ئەو تەسویرە سەوا نظامە سوڵتە لەیگەرەکە ئێوە بیوێنن. خەڵک ئەتوانێت با لە حاکمیەت وە نابوودیکە. دەبێت دنیا بزانێت ئەگەر تعدا لە خەڵکی ئەەکەی بە شێوەی کۆمپانی هاتگی خەڵک بسڕیتەوە نابوودیکەی لە بینی بووی بێ هەمە چیزی بکەی عینە فلستینە پێیەکەن و فلستینیەکان کردیان بە ئیسرائیلیەکان وات بێکەن. ڕۆژە ئەو وڵاتم وتم دەوڵەتە ئێرانیە شێبێت ئیعلام کا بێژی من لەگەڵ کووردا شەڕەکەم، هاتکم کورد بتوێنمەوە، وای پێیەکەمە. ئەو کارەی وا خەڵکە فلستین بە ئیسرائیلی کردگە. با ئەو حتا بەیانی بەحەپێنێ بێژێ من حەقم هەز لە قنگە خۆم دفاعکەم. با ئەو وا بێژێت تەسویرەکە ئەوەنە ئاشکارە، حتا بەیانی حەپەی بێت هەرچی جندەی دنیاز بەسیجیکە لە تەلەڤیزیۆنە دفاعی لێ بکەن. خەڵک تەسلیمە ئەم پرۆپاگاندان ناوی تەواو بوو. ئەمە ئۆکتۆبرە کۆتاییە، تەواو بوو. ئەوەی ئەمانە نەیانگەرەکە خۆیان ئێژن ئەمانە ئیسلامگەران، پرۆکسیە ئێرانن، ئیسلامگەران. لەبەر ئەوەی قەستە خەڵک بشارنەوە، لەبەر ئەوەی تۆ نەبینی خەڵکیش ئەتوانێت داربوورت ڕۆحە نظامە سوڵتەی جیهانی داری تێبوڕێ. چۆکدانەدا تەسلیم نەوێت، چۆکدانەدا تەسلیم نەوێت، ناترسێ، لە مەرگ ناترسێ. ناوێسێت تۆ دەست بەتاڵ لەسەر زەمینە خۆیان بێشناسیکەی و بە خیفەت بیکوژی. چەکی لێ دەساوێ بمرێ زۆر پیاوانەترە، زۆر پیاوانەترە. حەداقل ئەتوانێ مەرگی خۆی هەڵبژێنێ. مەرگ نییە و مەرگ بۆ خوێڕیانە بمرێ، بۆ وەکو حەیز بمرێ. حەداقل ئەتوانێ ئینتخاب کا چۆن بمرێ. بۆ ئیسرائیل سواڵە دنیا ئەکا یەک تەزاهوراتە سڵح ویستی نەگەرەکە. کێ لە ناوە دڵە مردمە ئێمەی تەسلیم پەزیر کرد؟ کێ وای کرد بە خەڵکە کورد عادەتی کرد بە کۆیلە بوون، عادەتی کرد بە سەخیف بوون. ئەو خائنینەی بەناوە شاعر و بەناوە گۆرانی بێژ و سرود بێژ و ڕەهبەرانە حزبی ئەم مردمیانە خودا بە تەجاوز پێکردگی، خویاندا بە تەسلیم بوون، قەستیان لە خەڵکە کورد کوشت. وەلێ لە مردمە فلستین قەست نەمردگە، قەست ئاڕواتە بەرەوە، قەستی کردگە ناڕواتە ژێرە شوناسە تۆ، قەستی کردگە تەسلیمت تۆ ناوێت، قەستی کردگە بە تۆ نایژێت و فرەپیاگی، قەستی کردگە تۆ بە هیچ نەزانێت و تۆ لەم تەسویرە ئەترسی چون ئەم تەسویرە ئەتوانێت جەهانێ بگرێتەوە ئێوەی پۆفیوز خۆتان ناگرنەوە. ئەم دەحفە ئشتباتان کرد، ئەم دەحفە خراو ئشتباتان کرد. هەرچی تۆ بمفڕادەیتە خوارەوە دەیان نەفەری تر لە گۆشە و کەنارەکانە بەرلین و پاریس و پێکەن و تۆکیۆ و نیویۆرک و
مكسيكو سيتي متعينة كي تعينيان بيدي بيخوارو تازه خلق فامي حاكمية بالراحتي أدريت عرز ولي دريا عزي شف سواري ملي بوي سري بوري ناوي بريدي هلسيتو كيف فيرماني كرد بين لي بكوي چاوروانين هلسيتو خراوت البالي من كام بالشرف إيمي فير أما كرد كام بالشرف إيمي فير الشرنا تمام كرد كدجمنايتي كبي كين تاسر نيبي بريدين لنيويا لبروي چي من بيكن جيان لما بيتامتر اوي لما كسيفتر اوي لما بيماناتر اوي وامرو قصد مردم فلسطين خليك قصد ايجادك على مردمانه بأمید جهان بأميدي تاك الدوران وقناغك كإنسان حلصيني أميد شتا كسيفي كخيال صوداي كسيفي كتو لخساقياتي ريتو تو هر تخيل أكي خوشي ولي وقت لنا أميدياوي دسر كشال منش أيه قنيبو حلصينيت كاريبو دسا هلقد لأمي دما في مروف دسي لي هلقرن بلمكة دستان هلقرد لسيكوريتي كانسل مجمع شوراي أمنيات دسي لي هلقرن دستان هلقرد لحيزو جندة وقحبة وقوادة كان فعالين حقوق بين الملل دسي لي هلقرن وقتي قطع أميد تنكر لتمام أمانة أو وقت التعين بيا كان وكو خلق فلسطين أو سواء نظام السلطانية ترسي استيشنا زاني شبكا بيت دواوة أجر هات دواوة فلسطين سركوت بروا بيجيت أجر ريمو سلسنو لكان 1968 بابروا وكاربكات بروا تو سلسنو لكان 1968 صالكي تريشي بيناتشيت دوباره فلسطيني ما بقي خاكا كاين قركا دس بيكاتو هر اوسا حيزة لي دركوي ترف سوارة ملي أبي ناتواني بكشيت الدواء ناتواني برواتو أوديو بخير بين بو آخيز الجيهاني بخير بين حتى زياتر برواتو برو زياتر متعين أبين حتى زياتر برواتو برو زياتر عواطف من حركة من دار رقكان من توڕەیە کانمان تەنیاییەکانمان بێدەسیەکانمان بێکەسیەکانمان خەون و ڕوئیا سەربڕاوەکانمان زیاتر دەخیل ئەون ڕائەچڵەکێنن و بێ ئیرادە ئەژنۆت ئەوەنە ناوە خیابان زیاتر دەستەکانت بە بەرد ئاشنا ئەکەن لە بەرد ئاشنایی ماشەی ئەکەن و نەگەڕیت و دواوەی تر كرويت خيابان نقريت دواويتر اوي ايوه امرو مشاهدي اكن افلاس كردنه متفكرين نظام السلطة دستگاه بروباغانداي نظام السلطة دستگاه قانون نظام السلطة لبرام بر خلقيكا ودو برسوناجه إعلام الشركة مردما برام بر بنظام انقياد وسلطة قل جهانية توي كرد نازاني دولة إيراني أقر لبرام بريا بويسي أتكشي أي دولة قواد إيراني نازانيت أقر دزبو أبو مالكية منو بو شناس منو بو شخصية منو بو تمام تعلقات منو تعرزيا بيبكات تيلا أو رمى روح خوي وأجدادي ديبو إشي مش دحفيلنا وتاريخا نمونيك ما بيت نمونيك ما بيت وحدني لكريب كي آخرية كي تيلايا كتيبو ريد ناكري خطو هروا من هريكي
هەر تهدیدکەی. ئمڕۆ خەڵک لە سلێمانیە بێژێ موچەم گەرەکە تۆ بێژی سەگەکانە ئاساییشێ تێبەرە دەم ئەو کوژم بلەخەرێشە ڕۆژێ ئەم خەڵکە بێژێ کوڕی گەوە هەڵتەکاندرێ تۆ لە دەباشان و سەرە ڕەش و کارێکی نییە کۆڕە حەیز تۆ هەیت و هەزاردانە خوێڕی دەورە بەرە. کەی ئەو ئێشێ بفامێ ئێشێ حەد خۆی بزانێت کەی بە کامە ئەبزارۆ بنە بۆشە حەچیشتە دەرکەفت بنە بۆشە یاسای نێودەوڵەتی و فعالیەتە مەدەنی و تەزاهورات و بایکۆت دەرکەوت گشتی بنی بۆش و تەواو. تەسویرە فلستین گشتی شکاند بۆتان ئەر تەسویرە کورد قابل مشاهدە نەبوو چون یەک مشت بەرساختەی خوێڕیان بەناوە کورد بەرزکرد کردبووە کە مردمەکەی مردد بوو و کوردیەتێک نەهاتبووە دەرەوە. ئمڕۆ هەیکەلە فلستین تەمام ئەم تەردیدانەی لەبین برد و لەبینی برد. ئەگەر ئیسرائیلێک شناسە مردمێ گەرەکی لەبین بووە ئەو مردمە حتا بمرێ تەسلیمی ناوێت دار ئەکاتە ڕۆحی. کورد تا ئەم دەقیقە نەتەسلیمە تورکیەیە گەواد بووگە نە دەوڵەتە یەهودە ئێرانی بووگە نە دەوڵەتە عێراقی با حەشیمەت ملی داوێت ئیدەیە کورد تەسلیم نەوگە کوردیەت تەسلیم نەوگە لەبین نەچووگە لەبین ناچێت ئەڕوات هەڵ ئەسێت و زیاد ئەکاوە زیاد ئەکاوە زیاد ئەکا. ئێمە لە ئیفلاسەوە هەڵسیاگینەوە هەر هەنگاوێ بەرزترەبین زیاتر و زیاتر و زیاترەکەین. رضا اتفاقات داهاتوو نەویدە قیامە جەهانیەدەن. اتفاقات داهاتووە ئەژێت ئەمانەی تر ناتوانن بازی بکەن تەواو بڕۆنە دوا گرفتارن بۆ ساڵهای ئایندە زیاتر بڕۆنە بەرەوە سرعەتە نابودیەکەیان زیاترە. لەگرا یەک فەرق مەوجودە کەمترکردنەوەی کات یا درێژترکردنەوەی کاتە نابودی لە هەردوو سوورەتا نابود بووگن بۆ لەبەر ئەوەی دشکردەوەکانیان دقیقەن هەمان دشکردەوە بوو کە مەشیایە بیان کردایە و کردیان و نەتیجەکەی ئەمەسە کە منێژم نابودیە مطلقیانە. ئێستا ئەتوانێت یا سریع بێت یا ئەتوانێت تۆزێ درێژخایەنتر بێت. خۆیشیان نەزانن غەڵەتە گەورەیەکیان کردگە خۆیشیان وردە خەریکن ئەفامن تا بفامن جەهانێک کە تیا پیای گەورە نەبوو تووشە ئەمە ئەوێت هەرچی قەبارە کورتە حەیزە خوێڕیە لەم دنیا مەعاسرە مەوجودە خراو مەشە هەڵتانی گرتە بوو لایەوە خۆش.